بەڕێزان سڵاو. جانتای بێڵینگهام یەک لە براندە زۆر چاکەکانی جانتای کامێرایە. ئەوەیان بە شێوازی شۆڵدەر کامێرا بەهەگە. براندەکەی بەریتانیا، جانتایەکی زۆر پرۆفشناڵە، تایبەت لە بۆ ئەوانەی کاری فۆتۆی ڕۆژنامەوانی دەکەن. زۆر گرنگ و بەسوودە لەگەڵ مابن بزانین گە جانتاکەی من چی تێدایە و چۆنیش بەکاری دێنم. هەروەکو دەیبینن بێڵینگهام سیستەم جانتایەکی زۆر چاکە، بێگومان زۆر بەردەست و خۆشیشە لە کاتی ئیشکردندا، و هەروەها زۆر سێڤە، نە تۆز نە ئاو بە هیچ شێوەیەک کاری لێ ناکات و ناستە ژوورێ زەرەر بە کامێراکان بگەێنیتن. و تایبەتمەندیەکی تری تێدایە، سەرما و گەرمە بە هیچ شێوەیەکیش کار لە کەلوپەلەکانی ناو جانتایەکە ناکەن. ئێستاکە پێتان نیشان دەدەین جانتاکەمان چی تێدایە. بە سەرتا لەو بارکانی پێشەوە دەست پێ بکەین. ئەوانەی زۆر خۆشە، زۆر قەیمە و کەسش ناتوانیتن، یعنی ئەگەر بەشانت وە بوو بێتەن لێت بیکاتەوە و ئەشیاک لێت بتزیتن یان زەرەرەکت لێ بدەن. و لە کاتی پرێس کۆنفرانسەوانشدا بێدەنگە کە دەیکەیەوە، هیچ دەنگەچی لێوە نایەتن، خشەی لێ بێ وەکو بابرین لەزگە بیتن یا شتێکی ئەو هاویتن. ئەوەرکانی پێشەوە نیکمایکی سۆنی، دوو نیکمایک، یەکیان لە کامێرا دەبەسترێت، یەکیان لە سنجی میوانەکە دەبەسترێت. بۆ کاری ڤیدیۆ بەکاری دێنم. ئەمەرێک کامێرا ئەو پاتری ببورن، پاتری بۆ کامێرا سۆنی یەکەم ڤیدیۆ، سێ پاتری فوجی زیادە، دو پاتری کامێرای زیادە کانون، ئەو ئەدۆپتەرە لە بۆ کامێرا بەکاردێنم. زۆر جار گۆپرۆ لەسەر کامێراکەم دەبەستم لە کاتی ئیشکردندا بۆ دۆکۆمێنتکردنی ئیشی خۆم بەسوودە. ئەوشیان بۆ گۆپرۆیە کاتێک لەسەر کامێراکەم دەیبەستم بە هەموو شێوێ بتوانم بیجوولێنم بە ئاسانی. کادڕیدەری ASD براندی لیگزەر، زۆرەکەی زۆر باشە، USB 3ە، زۆر خێرایە لە کاتی ئیشکردندا، لە کاتی فایل نەقلکردن. پاوەر بانک، پاتری زیادە، پاتری ئانسمانی ئەڵمانی، بۆیان شەحن دەکەوە، کوالێتێکی زۆر باشە، توانای سەریعە لە کاتی ئیشکردندا بۆ سپید لایت. ئەوانش جێی قەڵەم، ئەو بەرکەی پێشەوەمە هێدلایت لە بۆ سەر لە کاتێک ئەگەر لە جێیەکدا ڕووناکی کەم بوو دەتوانین بەکاری بێنین. نۆتبوک، ئۆتۆماتکردنی هەر تێبینیەک و هەر کاپشنێک کە بیکەین. کارتی واید بەلانس، ئەویان زۆر زەڕورە بۆ کاتێکەوە کاری دۆکۆمنتی دەکەی، وەکو پۆرترێت یان لە ژوورەوە لە جێگایەک ناتوانانی ڕووناکی کۆنتڕۆڵ بکەی، واید بەلانسەکەت بەو کارتانە دەگریەوە. زۆر چاکە و ئیستفادەی زۆری هەیە. پێویستە و کاتێک لەگەڵمان بێت. جانتای think tank تایبەت بە میمۆری، ASD و CF تێدایە. جانتای گۆپرۆکەم، ئێستاوە ڤیدیۆکەم بە گۆپرۆیەکە دەکەم. دوو پاتری زیادەم هەیە ئێکسترا. چارجەری لاپتۆپەکەم، تریپۆدەکی گچکە لە بۆ گۆپرۆیەکە بەکاری دێنم، زۆر کات بەکاری دێنم، زۆر بەتوانە و قەیمە. هارد درایڤ، کامێرای سۆنی لە بۆ ڤیدیۆ بەکاری دێنم. کامێراش زۆر چاکە، دوشە ئاوە، توانای هەیە تا 10 مەتر لە بن ئاوێ ئیش بکاتن. زۆر بەتوانای و ئیشکردنی زۆر خۆشە.
اینە بەشە سەرچەکەی جانتاکەمە واڵێتەکەم پرێس کارت و هەندێک شتێکی تێدایە جانتای کەلوپەلە وردەکانی پێویستکەوە پێویستە پێدویت و هەمووی پەرت نەکەی لەناو جانتایەکە بۆ جانتای کچکە زۆر زەرورە پێویستە فۆتۆگرافەرێک جانتایەکی ئەوهای پێویست لەناو جانتاکەیدا کێبڵی USB هارد درایڤەکەم iOX لە بۆ مایک زۆرجار بەکاری دێنم ئەگەر بێت و بوومی پێ بکەم ئەدۆپتەری SD زیادەیە کارڕێدەری کینگستۆن ئەو لە بۆ SCF و SD و مایکرۆ لە بۆ هەمیان بەکاری دێنم زۆر سەریع USB 3 کارڕێدەریش زۆر چاکە کلینەر لە بۆ لێنزی کامێراکەم ئەوشیان براندی دێڵکین دیڤایسە زۆر براندەکی چاک و پرۆفشناڵە لێنزەکان زۆر بەخاوێنی دەیەوێتەوە و پێناگەڕێ زەرەریان پێ بکاتن ئەوەش قاعدەی مۆبایل زۆر زارەگەر مۆبایلەکەم بەکاربێنە بۆ ڤیدیۆ توانم لەگەڵ ترایپۆدە ڕاوتی بکەم چارجەری ئایفۆن ئەدۆپتەر لە بۆی ریمۆت کۆنترۆڵی کامێرایەکانی ئەولایە کێبڵی چارجەری ئایفۆن هیدفۆن ئەوەش TTL سپید لایتی کامێرا بۆ کانون خەپی لێنز و بۆدی قاعدەی سپید لایت سویچ ئەدۆپتەری کارەبای ئەوەیان لە بۆ ئایفۆن کاتێک میمۆری کامێراکەم بە خێرایی نەقلی سەر ئایفۆنەکەم بکەم و لە کاتی پێویستدا فۆتۆیەکان بە خێرایی بنێرم ئەویان زۆر باشە ئەوانەی لەو جانتایدا بوون ئەوانە بوون لێرەدا کەلوپەلەکان زۆر باڵێکی دادراینە چونکە جانتایەکە وەکوتم زۆر پرۆفشناڵە لە بۆ فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی کامێرای کانونم 5D Mark III زوومی بورن مایکی ڕوود کە زۆر پرۆفشناڵەکە مایکێکی زۆر چاکە سپید لایت کانون 580 بۆدی فوجی فیلمەکەم ئەکسپرۆیەکە بۆدیەکەی لێنزی فوجی فیلم ئەوەش لێنزە 70-200ەکەم ڤێرژن 2 لێنزەش زۆر خۆشەویستە لە هەندێک سیلیکۆن بۆ ئەوەی کە لە مالی دایدەنێری ڕتوبەرێنی چێشتن پێویستەوانە لە ناو جانتادا هەبوو ئەوانەی لەو بەشەدا بوون ئەوە بوون ئێستاکە لاپتۆپەکەم مایە بێگومان ئەو کۆمپانیایە لە بیری نەکردیەکەوە جێگای لاپتۆپش لە چێن دەرەکەوێتن لە بەشی دواوەی جێگای لە بۆ لاپتۆپش کردەوە لاپتۆپەکەم لینۆڤۆ یۆگا خۆشەویستانەوە جانتای کامێراکەم بوو کە لە بۆ کاروباری ڕۆژنامەوانی بەکاری دێنم فۆتۆی ڕۆژنامەوانی بێگومان زۆر زەرورە فۆتۆگرافەری کورد شانی فۆتۆگرافەرانی نێودەوڵەتی جانتای پرۆفشناڵ بەکاربێنێتن لەبەر ئەوەی کەلوپەلەکانی باشتر پارێزراو دەبن هەموو کات لەگەڵت دەبن ئەوانە بۆ کەسانی فۆتۆی ڕۆژنامەوانی زۆر بە سوودترە و جانتایانە لە کۆڵە پشت چونکە کاتێک ئەوە بەکاردێنی هەموو کاتێک لە تەنیشتە و توانات هەیە بەس خێرایی
گەلوپەلەکان دەست پێیان بگات و داینێ و دەریان بینی بەڵام ئەگەر کۆڵە پشت بێ کاتی دەوێتن دابینێ لە پشت بکەوە گەلوپەلەکان دەبینێت دووبارە لە پشتی خۆتی هەڵدەوە ئەویان کاتت لێ دەبژیت و قەت کۆمنتان ناکەم بکەوە ئەوان بەکاربێنن پێم چاکە ئەو جانتایانە بەکاربێنن نرخی ئەو جانتایانە بێگومان تۆزە گرانە بێڵینگهام 445 ئێستا کە نرخەکەی لە دەوروبەری 450 هەتا 500 پاوەنێک دەبیتن کابابرێنەگە بیکەینە دۆلار دەکات 650 تا 670 دۆلار بەس چانتایەکە هەموو کات گەلوپەلەکان بە پارێزراوی دەهێتەوە لە ناگەڕی زەرەر و زیانش پێ بگاتن خۆشحاڵ بووم کە لەگەڵم بوون بۆ بینینی ئەم ڤیدیۆیە هیوادارم لە بیرمەکەن و سەبسکرایبی قەناتەکەم بکەن و لایکیش بۆ ڤیدیۆکە بکەن هەر تێبینی و پرسیاریشتان هەبوو لە کۆمنت بۆ بنووسن و منیش وەڵامتان دەدەمەوە زۆر سپاس